سەرم بابەتە ئەڤین قادر خەریگشتی نێکستێپ لە استودیۆ ئامادەیە و تەواوی ئەم بابەتەمان بۆ ڕوون دەکاتەوە بۆی کە قوتابیان بەرچاوڕوون بن کە لە داهاتوە چ ستێپێکەنێن و داهاتی خۆیان دیاری بکەن. سڵاو لێبێت و بەخێر بێ. سپاس بەنیتان باش. بەنیت باش. بەنی خۆتان و بینەرانیشتان باش. زۆر سپاس. من ڕوونکردنەوەیەکی بچووکەمە بەڵام پێم خۆشە لە زمانی خۆتۆ بە جوانتر ڕۆنی بکەیتەوە بۆ ئەو قوتابیانی کە دانێ بەشدار بن پێویستە چی بکەن. زۆر سپاس. طبعاً نێکستێپ ئیڤنتێکە بۆ گەنجان بۆ خوێندکارانی دەرسی قۆناغی 12 و لەگەڵ زانکۆ پەیمانگەکانیش. طبعاً خۆشحاڵم کە بۆ ساڵی سێم ئێمە براری ئەوەمان ناکە ئەم پێشەنگایە بخەینەوە خزمەتی خوێندکاران، بخەینەوە خزمەتی گەنجانی وڵاتی خۆمان. و ئەم پێشەنگایە ئەم دیدارە بریتیە لە بێگەاندنی دەرچوانی قۆناغی 12 بە زانکۆ و پەیمانگا و ڕێکخرا و کۆمپانیاکان. ئەمەش بۆ ئەو هۆکارەیە بۆ ئەوەی کە پردێک بێت لە ناساندنی زانکۆ و پەیمانگاکان کۆلێژەکانیان و بەشەکانیان و لە هەمان کاتە بازاری کارکە لە ئێستایا چی پێویستە بۆیە ئەو دیدارەمان دروست کردو تاکو خوێندکاران بتوانن لە 3 ڕۆژە سوودێکی تاوا ببینن و هەڵبژاردنێکی زیرەکانە بکەن بۆ داهاتوی خۆیان. بەڵێ ئەڤین خان من ئەگەڕێمەوە هەردوو خولی پێشووی ئیڤنتەکە یا بڵین پێشانگاکە بە دڵنیایی تۆ کاتێک خولی یەکەمەکەی دواتر پلان بۆ خولی دووەمدانیان بۆ پلان بۆ خولی سێمدانیت کەواتە کاردانەوەیکی باشی لە ناو خوێندکارانە هەبووە. پرسیارەکەم ئەوەیە خولی یەکەم و دووەم چۆن بوو یاخود جیاوازی ئیڤنتی سێم لەگەڵ دوو خولەکەی ڕابردووە چۆنە؟ طبعاً سپاس کە ئەو شتە دوێت چونکە فعلەن ئەگەر تۆ شتێک دووبارەکەی توانێ هۆکارێکی هەم داواکاری هەیە هەم سەرکەوتنیش هەیە. ناچاری بیر لە خولەکانی داهاتوو بکەیتەوە. فەرمووڵێ. چونکە ئێمە بۆ من نزیکەی ئەو 2 ساڵی ڕابردوو هەوڵمان ناکە کللتورێک دروست بکەین لە نێوان زانکۆکان لە نێوان خوێندکاران دایک و باوکان و دامەزراوەکانی تریش کە پێیان بڵین کە ئێوە وەرن بۆ ئەو قۆناغی خوێندکار پێویست ئەکات دەرفەتیان بۆ دابین بکرێ بە شێوازێکی باشتر ئەم کۆلێژ و زانکۆ و پەیمانگایانە هەڵبژێرن. و لەمان کاتە لە ساڵانی ڕابردووە ئێمە یەکەم ساڵ کە پرۆژەکەمان کرد ینی بەڕاستی دوودڵ بووین لە کاتێکی کەمە نزیکی 20 ڕۆژێکمان هەبوو قەرارمان لە هەموو پلانی پرۆژەکەیە و پرۆژەکەشمان دەست پێ کرد. ئەو بەتەنەوە هاتنی هەم زانکۆ و پەیمانگاکان هەم کۆمپانیاکان هەم دایک و باوک و خوێندکارەکان زۆر بوو بۆیە بڕوامان بەوە هێنا کە پێویستەکات بەردەوام بێت و ساڵانش پرۆگرامی زیاتر و چرتر و تازەتر دائەنین چونکە ئێمە پێمان وایە ئەمە گۆڕانکاریە لە کللتوری دەستکردن بە قۆناغی زانکۆ و پەیمانگاکان. باشە دەمەوێت پرسیاری زۆرمان هەیە بەڵام دەمەوێت لەوە بپرسم بیرۆکەی ئەمە چۆن هات بیرۆکیان پێشەنگایە. طبعاً ئەم بیرۆکەی ئەم پێشانگایە خۆی لە وڵاتانی چواردەوری خۆمانە ڕۆژێک هەیە بۆ زانکۆ پەیمانگاکان کە خوێندکاران ئەهێنرێن بۆ زانکۆکانیان پێ ئەناسێنرێ بەشەکانیان بۆ ڕوون ئەکرێتەوە بەڵام بەم شێوەیە لە جیهانە بەم شێوازە دروست ناکرێت کە ڕێکخرا و کۆمپانیاکانیشی لێبێت چونکە وەکو باسم کرد ئەمە پردێکە بۆ ئەوەی کە بزانی زانکۆکان چی هەڵبژێری و لە هەمان کاتە بازاری کارچی پێویستە چونکە زۆر گرنگە ئەو کللتورە لە ناو هەرێمی کوردستان و عێراقیش دروست ببێت کە خوێندکاران کاتێککە هەڵ ئەبژێرن چ بەشێک هەڵەبژێرن چونکە ئێمە خۆمان ئاگادارین کە چەند بەشێک هەیە لە ناو خێزانەکانە لە ناو خوێندکارەکانە زۆر بەناوبانگە و بەردەوام کە دەرەجەیەک یەت حەزەکەن بچن بەرەو ئەو کۆلێژە بەڵام بازاری کار لە ئێستەیە پێویستێکی زۆری هەیە بە بەشی جیاواز هەم ئەبێت کاریگەری بخرێتە سەر زانکۆ پەیمانگاکان ئەو جۆرە بەشانە بکەنەوە هەمە بێ کاریگەری بخرێتە سەر خوێندکار و دایک و باوکان کە بەرە ئەو بەشانە بگەڕێن چونکە دواتر تۆ خوێندکارەکەت پێویستە دەرفەتی کار بدۆزێتەوە و دەرفەتی کاریش بە بەشێک ئەدۆزێتەوە کە بازاری کار پێویستی بێت. خات و ئەڤین مەبەستمانە ئێمە بزانین ئایا دوو ئیڤنتی ڕابردوو یاخود ئەم دوو پلەی ڕابردوو بەتاوەتی ئامانجەکانی خۆیان پێکاوە یاخود جگەلەوەی ئەم ئیڤنتە لە سلێمانی ئەکرێ بڕیارە لە ڕۆژانی داهاتووە ئیڤنتی سێمیش بکرێت بیرتان لەوە نەکردوێتەوە ئەم ئیڤنتە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئەنجامی بن جگەلەوەش بۆ بەڕێوەچوونی ئەم ئیڤنتە کۆنتاکت هەماهەنگیدان لەگەڵ چ لایەنێکەیە؟ بەڵێ لە پرسیاری کۆتایی تۆ دەست پێەکەم ئەمە بە خۆشحاڵیێمانێک کە وەزیری خەنی باڵا دکتۆر ئارام وەکو هاوبەشی سەرەکی لە ناو پرۆژەکەیان وەکو وەزارەتی خوێندنی باڵا کە ئەمە متمانەیەک بۆ ئێمە دروست ئەکا کە
بتوانین ئەو لێ پرسرابێتیە بە شێوازی دروستی خۆی هەڵگرین چونکە ئێمە باسی کواڵەتی خوێندنەکەین باسی خوێندنی باڵاکەین و لە هەمان کاتیشا ئێمە هەوڵمان ناوە لە ساڵانی ڕابردووشە بتوانین زۆرترین لەو زانکۆ پەیمانگایانی کە لە هەرێمی لە هەموو هەرێمی کوردستان و عێراقا هەیە داوەتیانکەین بانگشتیانکەین و پێشانگاکە بە خۆشحاڵی ئەم ساڵ هەوڵی تەواومان ناوەکە تاکو ئێستا لە سەدانەوەی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان هەوڵان ناوەکە بەشداریکەن بە تایبەت کەرتی تایبەت و لە هەمان کاتیشە هەوڵی ئەوەمان ناوەکە زانکۆی نێودوڵەتی بانگێش بکەین ئەمەش ئەم دەرفەتە بۆ ئەوەیە کە سلێمانی ببوژێرینەوە خوێندکارانی هەرێمی کوردستان ببوژێرینەوە و تەنها ئەوەش کارمان لەسەر ئەوە نەکردو تەنها خوێندکارانی سلێمانی شاری سلێمانی بەشداریکەن و سوودی لێ بینن بەڵکو لە ساڵی پارە زیاد لە 1050 خوێندکار لە چواردەوری سلێمانی لەسەر کولفە و تێچووی خۆمان هێنا بۆ ئەوی کە پێشەنگاکە ببینن و سوود وەرگن نەک تەنها خوێندکاران بەڵکو زانکۆ پەیمانگا و ڕێکخرا و کۆمپانیەکانیش سوود وەربگرن و لەو ئەزمونە زیاتر بەرفراوانتری بکەین. بەڵێ بۆچی لە شارەکانی تر ناکرێیانی بۆ منە لە شاری هەڵەبجە لە شاری هەولێر دوورە دەستەکان بەڵێ لە شوێنە دوورە دەستەکان بۆچی لەو شوێنانە ناکرێت تەمان کاتێکا کە تۆ دەسەکەیت بە پرۆژەیەک بەڕاستی بۆ ئەوەی کە هەم کللتورەکەی دروست بکەی هەم سەرکەوتی بکەی لە ڕۆی تێچوو و کارەکەەوە بێت تەماشا بکە من لایەک ولایەکی تریشەوانێ ئەبێ ئەو کللتورە دروست بکەی کە متمانەکەت لە ناو خەڵکە هەبێت کە ئەم پرۆژەیەکی گرنگە تەبان ئێمە پلانمان هەیە بۆ ساڵانی داهاتوو کە لە شارەکانی تربیکەین لە پێناو پڕکردنەوەی ئەو بۆشایەیە ئێمە لەجێی ئەوەی کە لە شارەکانی تربیکەین هاتوین ئەکمان کێشاوە کە خوێندکارانی شارەکانی تریش بهێنین بۆ ناو شاری سلێمانی و بتوانین ئەو پەیوەندیە دروست بکەین لە بینی خوێندکارانی ئێرە و خوێندکارانی ناوچەکانی تر خۆتان دەستنیشانیەکەن ئێمە هیچ خوێندکارێک دەستنیشان ناکەین چونکە مەبەستمانە کە زیاترین خوێندکار بەشدار بێت چونکە هەستمان بەو لێ پرسراوێتیە کردووە بە تەواوەتی کە ئەمە پێویستیە بۆ هەرێمی کوردستان و عێراق لەبەر ئەوەی کە زۆرینەی کار خوێندکارانمان زۆر کاتێکە قۆناغی 12 دەست پێ ئەەکەن نەک تەنها خوێندکاران دایک و باوکیش نازانن کە خوێندکارەکانیان بچێتە کۆلێژێک و لە ئێستاە ئەوەنە زانکۆ پەیمانگا هەیە کە ئەگەر لە ڕێگەی بە شوازی ئەکۆنۆمی بیری لەکەیتەوە تۆ ناتوانانی خوێندکارەکەت قوتابیەکەت ببیت بۆ هەموو زانکۆکان تاکو بتوانین باشترین دەرفەتی بۆ بدۆزیتەوە کاتێکە تۆ لە پێشەنگایەکە 30 زانکۆ بە یەک جار ئەبینیت لەگەڵ ئەوەشە ڕێکخرا و کۆمپانیاشی تایە و لە بازاری کارتی ئەگەی ئەتوانیت قرارێکی دروست و بڕارێکی زیرەکانەتر بیت ببوورە ئاکەم بەس بابەتێکە لەلام پرسیار بۆ پێشەوەی کە دوورکەوینەوە گەشتە باسی بازاری کارێک کرد هەلی کار خۆتەزانی زۆرێک لە دایک و باوکان دەیانە مناڵەکانیان ببن بە دکتۆر بن بە مهندیس بەڵام لە ئێستا لەوانەیە ئەمە هەلێکی کاری ئەوتۆی نەبێ و کاریگەری ئێوە تا چەند هەیە لەسەر قوتابیانە یاخود دایک و باوکانە کە بۆ چوونیان بگۆڕن لەسەر ئەم بابەتان و بەشێکی تر هەڵبژێرن بۆ مناڵەکانیان لە خولەکانی ترا تا چەند ئەوەتان بینیوە کە دایک و باوک بۆ چوونیان بگۆڕن تەبان ئەم پرسیارە زۆر بەجێ لەبەر ئەوەی کە زۆربەی کار نمرەکەی بەرزە بەڵام حەزی لە شوێنیشترە بەڵام بەڵێ فشاری دایک و باوکی بۆ نمونەوە نیسەرە بەڵێ ئێمە دڵخوازی خۆی ئێمە ساڵانە چیمان کردووە جگەلەوەی کە خوێندکارانیان زانکۆ پەیمانگەکانە بینن کۆمەڵە پانێڵی زۆرمان هەیە کە بە تایبەت ساڵانە دروشم هەڵەبژێرین لەوەی کە بازاری کار چی پێویستێکی هەیە دروشمی ئەم ساڵیشمان بریتە لە کواڵەتی خوێندن و ژیری دەست کرد و لە هەمان کاتیشە دروستکردنی مەهارات بۆ بازاری کار جا ئێمە بۆچی ئەمە ئەەکەین لەم پانێڵانەیە لەبەرەوەی کە زۆربەی خوێندکار نازانێت چی هەڵبژێرێ ئێمە چەندین بابەتی جیاوازمان داناوە لە کاتی پێشەنگاکەیە لەگەڵ خەڵکانی سەرکەوتووە کە لە پانێڵ و لە وەرکشۆپەکانە ئەوترێتەوە کە گرنگە خوێندکار چۆن ئاراستە بکرێت و جگە لەوەش کە خوێندکار بۆنە لەواچێت ئالۆسکاویەکی هەبێ لە مێشکیا کە چۆن ئەم کۆلێژانە هەڵبژێرێ ئێمە هەوڵشمان ناوە چەندین وەرکشۆپمان بەڵێ ئەم پرۆگرامی نێکستێپ زۆر قوڵە و زۆریش بەڕاستی استراتیژیانە بیرمان لێ کردوێتەوە جگە لەم پانێڵانە ئێمە فۆرمی زانکۆلاین وەرکشۆپ لەسەر فۆرمی زانکۆلاین ئەڵێنەوە و ڕێنمایی خوێندکاران ئەکرێت لەلایەن ڕاستەخۆ لایەن وەزارەتی خوێندنی باڵا و کۆلێژ زانکۆکانەوە کە چۆن فۆرمی زانکۆلاین
پڕ بکرێتەوە. ئەوە بۆیان پڕ ناکەنەوە تەنها ڕێنماییانەیە. طبعاً ئێمە هەر وەزارەتی خوێندنی باڵا خۆی لەگەڵ ئەوەیان نییە کە کەسێک هەبێ فۆرمی زانکۆڵین بۆ یەکێکی تر بکرێتەوە، چونکە ئەمە قەرارێکی شخصیە. تەنها تۆ پێویست بەوەیە کە ڕێنمایی بیت و وەرکشۆپ بۆ خوێندکارەکان بڵیتەوە کە بە چه شێوازێ فۆرمەکان پڕکەنەوە. بۆیە لە سەرەتاشەوە باسی ئەوم کرد ئێمە هەستاوین بۆی کە ئەو لێ پرسراوێتی زۆر بە شێوازێکی تەندروستی و دروستانە هەڵبگرین و هیچ کەسێکیش بەلاڕێیان نەبین، بەڵکو بتوانین ڕێگەیەکی و ڕێنماییەکی دروستیان بینێت تاکو خوێندکارەکان ئەو بەشی کە بوویەتەوە دڵخۆش بێت لەگەڵیا. ئیتر ئەگەر دەرەجەی کەم بێت، ئەگەر بۆ نمونە ڕازی نەبێت لەو نمرەی کە هەیەی، ئێمە کە کاتێکە ئەو سێ ڕۆژەیەتە ئەو دیدارەوە ئەو پێشنگایەوە هەوڵی تاوامان ناوە چ وەرکشۆپی هەبێت، چ زانکۆ ببینێ، چ ڕێکخرا ببینێت، چ بچێتە ناو پانێڵ و وەرکشۆپەکانەوە تا بنیشە گوێ بگرێ تاکو لەو سێ ڕۆژەیە زۆر وەکو ئیحتیمامیانێکە بەخۆت کە چ قەرارێک ئەی بۆ داهات لەماوەی ئەم سێ ڕۆژە تاوایەمانە بکەیت. مەبەستمان لە کاتەکە یەکە ئەنجامەدرێ، بەڵام خۆی مەبەستم لە سێ ڕۆژەکە مەبەستم لەوەی کە پێشنگاکە سێ ڕۆژە کە خوێندکار لەو سێ ڕۆژە ئیتر هەچ جۆرە چالاکیەکی بوێت لەو سێ ڕۆژەیە توانێت ئەنجامی بە. ئێمە پرۆگرامەکانمان هەر سێ ڕۆژەکە بەردەوامە، هەر سێ ڕۆژەکە پانێڵ و وەرکشۆپمان هەیە و زانکۆ و پەیمانگاکانی لێن و چەندین ڕێکخراوی لێیە، چەندین کۆمپانیای لێوە تەنها چالاکی تریشمان هەیە کە خوێندکارانیان لەوێ دڵخۆش بن. بنە ساڵی پات تۆرنەمنتی شەترەنجمان هەبوو، خوێندکار لە دوای تەواوبوونیە هادیارێکیشی ئەکرد بۆ ئەوەی کە بتوانین خوێندکاران لە هەموو لایەکەوانێ خزمەتگوزارەکانمان پێشکەش بکەین. باشە. ئەڤین خان لە خولی یەکەم و دووەم هیچ ڕاستپارتەیەک هەبوو یاخود ئەم ڕاستپاردەیە ئاڕاستەیلایانی پەیوەندیدار بکرێت بۆ ئەوەی ئیزافە بکرێت لە ئیڤێنتی سێم یاخود بڵێن خولی سێم؟ بەڵێ تەبان ئێمە هەر باسێکی ژمارەی بەشداربووام کەم جاوشمە سەر ڕاستپاردەکە. ئێمە لە ساڵی یەکەمە نزیکی 7,000 سەردانی کەرمان هەبوو. ساڵی پار ئامانجمان بوو کە ساڵی دووەم بوو ئامانجمان بوو کە زیاتریکەین و کردمانە 11,000 و بە ژماری خوێندکارانی کە تۆمارمانکردن 6,414 خوێندکارن. پێشبینیمان بۆ ئەم ساڵ بە تەکیدی زیاترە، چونکە هەوڵێکی زۆرمانیاوە لە شارەکانی ترەوە خۆمان یارمەتی خوێندکاران بین و کار ئاسانیان بۆ بکەین کە بێن بۆ پێشەنگەکان. بەڵێ هەم لە هەولێر، هەم لە دوهۆک، هەم لە هەڵەبجەی شەهید، لە چەندین قەزا و ناحەکانی تریش. ساڵی پار ڕێژێکی زۆرمان لە هەڵەبجەی شەهید و سۆران و ڕانی و قەڵات زێوانی ڕێژێکی زۆر لە خوێندکارمان هێنا. هەمانجیە ببوورە چۆن دروستەکان بۆ نمونە لە قەڵات زێبێ لە هەولێر بێیان لە ناوچێشی دوورە دەست لە هەر شوێنێ بێت ئەمانجی لەگەڵ چلایانێکاکرێ بۆی تەبان ئێمە ستافی خۆماندانا و لە هەمان کاتیشە ساڵانە هەوڵی تاوانمانیاوە کە داوا بکەین هەم لە بەڕێبراتی پەروەردە هەم لە ڕێکخراوی خوێندکاران و ئەو کەسانی کە پەیوەندیەکی زۆریان لەگە خوێندکارانە هەیە بۆی کە ئاگاداریان بکەینەوە و لە هەمان کاتیشە چەندین ستافی خۆمان هەیە لە شوێنەکان لە ناوخۆی سلێمانی کە کار لەسەر ئەو پەیوەندیە ئەەکەن و پەیوەندیە دروست بکەین. پاشان باسی ئەوەت کرد کە ئێمە چ ڕاستپاردەیەکمان یاوە. تەبعاً ئێمە لەم 2 ساڵی ڕابردووە کۆمەڵە شتێک ڕوویاوە لە ناو نێکستێپا کە ئەتوانم بڵێم 2 یادداشتی لە تێگەیشتن ئیمزاکراوە بۆ ئەوەی کە بتوانین کاریگەری بکەین لە کواڵەتی ئێجوکیشنە. دەرەنجامی خولی یەکەم و دووەمە بەسە لە ئەنجامی خولی یەکەم و دووەم و 263 مەکتەب خوێندنگا بەشداری کردووە لە ناو پێشەنگاکەیە و بۆ ئەم ساڵیش قەرارمانەکە ڕاوندتەیبڵێک ڕابگەێنین لە ناو پێشەنگاکەیە تاکو بتوانین کاریگەریەکی زیاتر دروست بکەین لەو پێویستیانەی کە خوێندن لە هەرێمی کوردستانە پێویستی هەیە و بتوانین ئەم ڕاستپاردەیە پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین تاکو ئەو کاریگەریە دروست بکەین لەسەر خوێندنی باڵا. بۆ ئەمەش تەمان بە هەماهەنگی و لایەنانی کێنە ناوە بۆ ئەوی کە یارمەتیمان بن لەسەر ئەم دروستکردن و پێگەاندنی ئەم ڕاستپاردەیە. بەڵێ پێشتر لە خولەکانی ترا فۆرمێکم بینی کە پڕی ئەکێتەوە بۆی کە بەشداربی لەم پێشانگایە و یارمەتی ئێوە بن. ئەم ساڵیش ئەم فۆرمە هەیە بۆی کە ببی بە بەشێک لە ستافەکە؟ بڵێ تەبان دوو جۆر فۆرممان هەیە. یەکێک لە فۆرمەکانەوەیە کە خوێندکاران خۆیان تۆمار ئەکەن و ئەو نمرانی کە بەدەستیان هێناوە، چونکە ئێمە لە ناو پێشەنگای نێکستێپا چەندین زەماڵی خوێندن سکۆڵەرشیپمان هەیە کە لە ساڵی ڕابردووە نزیکی 10 خوێندکارمان لە زانکۆپی مانگا کان لەسەر زەماڵەی نێکستێپ ئەخوێنن و ئێستا لە ناو زانکۆکانە بەردەوامن و بۆ ئەم ساڵ زیاد لە 40 سکۆڵەرشیپمان ئەبێت لە ناو پێشەنگاکەیە بۆ ئەوی کەەوە خوێندکارانی کە ئەیانوێت لە خوێندنی ناو یان دەروی وڵات بخوێنن لە ڕێگەی زەماڵەکانی نێکستێپ و بتوانن بەشداری بکەن. بۆ فۆرمێکی ترمان بۆ ئەوەیە کە ئێمە زۆر
پشتیوانی ئەوواکەینەوە گەنجانی ئەیانێ ئەزمموی کار دروست بکەن بتوانن وەکو خۆبەخش لە ناو پێشانگاکەیە. تاوان مەرجەکانمان زۆ سادەن هەوەی کە کەسێک حەز بک کە فێر ببێت و وکار بکات و ساڵی پار نزیکی 45 خۆبەخش لە ناو پێشنگاکەیە کاریان کرد و تەسەوری شەکەم بەیوام لە ئاستی متمانیان ناو بێتین بەڵام تەسەوری ئەوە شەکەم کە زۆر دڵخۆش بێتن و ئەزمونێکی باشیان دوو بۆ خۆیان دروست کرد دەبێت. بەڵێ ئەڤین خان بەنیازن لە پێشانگای سێم یاخود ئیڤنتی سێم ڤیددیو کۆنفرانس بۆ نمونە میوانێک لە دەرەوەی وڵات بەشدار بێ یاخود خوێندکارێک بتوانێت لە ڕێی ڤیددیو کۆنفرانسەوە پەیوەندی بکات جگەلەوە خوێندکاران ئەتوانن لە ڕێی هەر بە ئۆنلاین گفتوگۆ لەگەڵ کۆمپانیا یاخود زانکۆ یاخود دامەزراوە پیشەی و پەروەردەیەکان بکەن. طبعاً بۆ ئەم ساڵ ئێمە هەڵمان ناوە کە چەند زانکۆیەکی نێودوڵەتی بهێنینە ناو نەکسستێپەوە خۆشحاڵانە تاکو ئێستا 5 زانکۆی نێودوڵەتی هاتنێتە ناوەکانی عێراقیش بەشدارن بەڵێ زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستانیش بەشدارن و لامان کاتا ئێمە ماستەر کلاسمان ئەبێ ئەم ساڵ کە یەکێک لە زانکۆکانی ئەوروپا ماستەر کلاسێک لە ڕێگەی ئۆنلاینەوە بە خوێندکاران ئەڵێتەوە بۆ ئەوەی کە کار ئاسانی کا بۆ دەرفەتی خوێندن لە دەروی وڵات. و لە هەمان کاتیشە لایفمان ئەبێت لە هەر سێ ڕۆژی پێشنگاکەیە بۆ ئەوەی کە بەڵێ چونکە بەڕاستی پێویست ئەکات کە کاتێک پرۆژەیەکت هەیە ساڵانە بتوانیت گەشەی پێبیت و لە ئاستی ئەو گەشە سندنە بێ کە لە جیهانە هەیە و هەر بۆیە بە دقیقیش باسی ژیری دەستکردمان کرد ئەم ساڵ لەبەر ئەوەی کە بازاری کار زۆر پێویستێتی خوێندکارێکی زۆرمان پێویستە و باسی هەوڵی ئەومان ناوە زانکۆی نێودوڵەتی بینینە ناوە لەبەر ئەوەی کە هەم ئەو کەسانێکە لە قۆناغی 12 دەرەچن و ئەوانەی کە ئێستش لە زانکۆ پەیمانگاکانن حەزیان لە خوێندنی دەرەوەی وڵات هەیە و ئێمەش پێویستمان بۆ ئاڵوگۆڕیە هەیە لە ئەزمونە کە خوێندکارانمان بڕۆنە دەروی وڵات بخوێنن و پاشان بگەڕێنەوە و کاریگەری لە وڵاتی خۆمانە دروست بکەن. جیازەکان بەبوورەکان ئەم ساڵ چییە وەک لە خولەکانی پێشتر؟ بەڵێ یەکێک لە جیاوازەکان هێنان ناوەی زانکۆ نێودوڵەتیەکانە و بەشداری پێکردنی سەر تاسەری عێراق لە پێشنگاکەیە مەحدود نەبوو بەڵام ئەوە توانامان نشکەوەتە سەر ئەوەی کە هەموو زانکۆکان بانگێشکەین. ئەم ساڵ گەورەتر و بەهێزتر دەرەکەوین لەبەرەوەی کە بۆتە کللتورێک ئەو خوێندکارانی کە ساڵانە لە قۆناغی 12 دەرەچن ئەزانن نەکسستێپ هەیە زانکۆ پەیمانگاکان ئەزانن نەکسستێپ هەیە لەبەرەوە ئەم ساڵیش هەوڵمانە کە هەموو جوهدێکی خۆمان بکەین پێشنگاکە بکەینەوە و هەم زانکۆکانی شاری سلێمانی هەولێر دوهۆک و ئەوانەی خوار و عێراق و ناوەڕاست بتوانین ڕێژەیەکی زۆر لە زانکۆکان بانگێشکەین چ بە وەکو بەشداریکردنیان بە هەبوونی کۆشکێت و چ لە بەشداریکردنیان لە ناو پانێڵ و وەرکشۆپەکانە کە هەر ینی ئەتوانن لەسەر ستێجەکانمانەوە باسی ئەو ئۆفەر و ئەو شێوازی فۆرم پڕکردنەوە بکەن کە زانکۆکانیان ئەخوازێت و پێویستیانە. بەڵێ ئەڤین خان من ئەمێ پرسم هیچ لینچێکتان هەیە بۆی خوێندکاران لە سوۆشیال میدیا بتوانن ئاگادار بن بە چاڕوونیانە بێت لە پەیڕۆ پرۆگرامەکانتان؟ بەڵێ ئێمە هەم ماڵپەڕی تایبەت بە نەکسستێپمان هەیە nextstepfair.com و هەموو سوۆشیال میدیاکانیشمان بە ئینستاگرام و فەیسبوک و تیکتۆک ئاکتیڤە و خوێندکاران ئەتوانن ئاگایان لە کاتی دەستپێکردنی پێشنگاکە بێت و ئێمە هەوڵەیین کە پێشنگاکە لە کۆتایی مانگی نۆبێت و بەم نزیکانش کاتەکەی دیاری ئەکەین و ئەعلانی ئەکەین بۆ هەموو خوێندکاران و دایک و باوکان کە زۆر بەلامەوە گرنگە کە دایک و باوکان بێن بۆی کە تەسیراتیان بە شێوازێکی دروستانەتر تەسیراتیان بەڵێ لەسەر بڕیاری خوێندکارەکانیان هەبێت. ئەبین خان چۆن هەمامەنگی دروستەکە لە نێوان ئەو خوێندکارانی کە لە دەروی شارم بۆی کە بیان هێنن ناو فستیڤالەکەەوە یاخود پێشانگاکەوە هەروەها ئەمە لەلایەن زانکۆکانەوە ئەهێنرێت یاخود لەلایەن ئێوەیە؟ طبعاً ئێمە هەماهەنگی من زۆر خۆشحاڵم کە ینی ساڵانە کۆمەڵی خەڵکی زۆر یەن بەرەو ئەم پێشنگایە و هاوکارمان ئەبن و توانم بڵێم تەنانەت زۆر جاری ڕێنمایی ئەکەن لەوەی کە چۆن بگەین بەم خوێندکارانە و ساڵانی ڕابردوش ئەم هەماهەنگیە زۆر بووە ئەم پێشنگایە کە ساڵانە بەڕێز جێگری حکوومەتی هەرێمی کوردستان کە قوبات تاڵەبانی کە چاودێری ئەکات ینی ئەمەش بۆ خۆی بۆتە کار ئاسانیەک و هاوبەشی وەزارەتی خوێندنی باڵا بۆتە کار ئاسانیە کە ئێمە بتوانین ئەم لێپرسراوەتیە هەڵبگرین و بە شێوازێکی دروستانە بە هەموو ئەو خوێندکار و خوێندنگا و زانکۆیانە بگەین کە بمانەوێت ئەم گەنجانە ڕێنمایی بکەین چونکە هەمی سەرەکی پێشنگاکە
ڕێنماییکردن و ئاراستەکردنی گەنجانە بە شێوازێکی تەندروست و بە شێوازێکی دروست لەبەر ئەوەی کە بازاری کارمان پێویستی بە گەنجێکی زۆر باشە هەموو ئەو کۆمپانیا و ڕێکخراوانی کە ئێستا هەیە تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستانیش پێویستی بە کادری چالاکە کە لە بەشی خۆیان خوێندنێکی باشی خوێندبێ و دواتر بتوانێت لە بازاری کارە کاری پێ بکات ئیشی ئێمەش وەکو ئەوەڵین ئیشمان ئەم کارەیە بۆ یەتر لە کوێوە بتوانین هەماهەنگی بەدەست بهێنین ئێمە دەرگاکانمان واڵایە بۆ هەموو کەسێک کە بێت هاوکاریەکمانکە لەم پێشنگایە بۆ ئەوی کە نەک 6,000 خوێنکار بتوانین 10,000 خوێنکار سوودی پێ بگەێنین و بەڕاستی ساڵانە توانم بڵێم زۆر چاومان لەسەر ئەوەیە چەند خوێنکاری تر زیاتر بهێنینە ناو پێشنگاکەوە چونکە پێمان وایە سوود زۆر ئەبینن و فیدباکیشمان هەیە لە خوێنکارەکان کە ساڵی پار بە هاوبەشی لەگەڵ ئەمیت فاوندیشنە سروەیەکمان کرد زیاد لە 2600 خوێنکاری تیابوو کە فیدباکی زۆر باشیان یاوەتەوە پێمان و هەر سروەیەکەشمان لە ئۆنلاینە هەیە ئەتوانن خۆتان دواتر تەماشای کەن کە ئەو فیدباکانە چی بووە و خوێنکار چەندێک سوودیان بینیوە هەمومان بەداتا هەیە و ئینشەڵام ساڵ لە ناو ئیڤنتەکە خۆمی ئەلانیەکەم پیشانی ئێم کە سوودی نێکستێکی بۆ لە ساڵانی ڕابرد ئەڤین خەنجا مەبەستی هاوکارم سارا ئەوە بوو ئەم هەماهەنگە یاخود هێنانی ئەم خوێندکارانە لە شارەکانی ترەوە ئەم هەماهەنگە لەگەڵ زانکۆکانە هەتانە یاخود خۆتان ستارتانە یاخود لە ڕێی پیج و سوۆشیال میدیاوە کورسیەکەن ئێمە هەموو ئۆفیستان هەیە بۆ نمونە ئەڤین خان هەموو ئەم شانە بەکارەهێنین هەم بە هەماهەنگی لەگەڵ زانکۆپی مانگاکانە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی خوێنی باڵای لە سوۆشیال میدیاکانی خۆمانەوە تەمانتوانم بڵێم هەر چانێڵێکە بۆ ئەوە بێ کە بتوانین بە خوێنکارێکی زیاتر بگەین پیان ئەگەین هەم تەنانەت کەناڵەکانیش سوودیان لێوەرەگرین هاتنم بۆ ئێرۆ میوانداری بەڕێستان بۆ ئەوەیە کە بتوانم خوێنکارێکی زیاتر ئاگادارکەینەوە لەم پێشنگایە و بە خۆشحاڵیەوە توانم بڵێم زۆرینی کات ئەو کەسانی کە هەماهەنگ بوون هەم بە دامەزراوە و بە کەناڵ و بە ڕێکخراوەکانەوە زۆر هاوکار بوون و دەستیانە ناوە بە ڕوومانەوە چکە زۆرینی لەوە تێگەیشتووە کە سوودی ئەم پێشنگایە چییە؟ بەڵێ خات و ئەڤین ئێمە بە کورتێکە پێمان بڵێ داواکاریت بۆ ئەو خوێندکارانە چێکە بڕیارە بەشداری لەم ئیڤێنتەیە بکەن تەمان من داواکاری ئەوم هەیە لە خوێنکار کە زانکۆڵین پڕ نکاتەوە هەتاکو نێتە پێشنگای نێکستێپ و ببینێت کە خۆی یەکلایی کاتەوە لەوەی کە ئێوە بۆ داهاتی خۆی چی هەڵبژێرێت واتە بە شێوازێکی ئاسان ئەم 4 ساڵی داهاتووی کە کوکراوەیە بۆ بازاری کاری کە چ کارێکی دەست ئەکەوێت بێت لە نێکستێپە خۆی یەکلایی کاتەوە و بزانێت چ بڕیارێک با و دواتر بچێتە سەر ئەوەی کە هەڵبژاردنەکانی بەرتەسی کاتەوە لە چەند زانکۆیەکە و داواکاریم لە دایک و باوکان هەیە کە خۆشیان بێن لەگەڵ خوێنکارەکانیانەوە کار ئاسانی بۆ خوێنکارەکانیان بکەن کە لەو 3 ڕۆژەیە بەشداری بکەن لە ناو پێشنگای نێکستێپ نەک جارێک بەڵکو چەند جارێک بێنەوە تاکو ئەوەی کە باشترین دەرفەت لە ناو پێشنگاکە وەرئەگرن چ لە زەماڵەی خوێندن بێت چ لە ئەو ئۆفەر و داشکانانە بێت کە زۆربەی زانکۆکان هەیەە یان ئەوە تا ئەو پانێڵانە بێت کە ئەتوانێت ڕێنماییان کا بۆ ئاراستەیەکی باشتر. ئەبین قادرڕێک خەریگشتی نێکستێپ زۆر سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لێرە میوانمانی هیوادارم سەرکەوتوو بن و تەواوی خوێندکارانیش سوودێکی زۆر ببین و بتوان داهاتوێکی زۆر باش بۆ خۆیان بنیاد بنن. زۆر سپاستانەکەم بۆ میوانداریتان بە هیوام سوودی هەبوو بێ بۆ هەموو لایەک و چاوەڕێی زۆرترین خوێنکار و دایک و باوکی خوێنکاری هاتو ئەڤین خۆت و ئەوانەی بەرجاریشن لە ئیڤێنتەکە سەرکەوتوو بن وەکە میشە زۆر سپاس ڕێستان هەیە بژیت.